دووبارە سڵاو لە بابەتی موچە و هەناردەی نەوت و ئەروەها کاری لیژنەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراق دەست پێکەین باس و خواسی گەرمە ئایا کاریم لیژنانە تەواو بێ موچێت یاخودنە گفتوگۆ و کاری لیژنەکان بۆ جێبەجێکردنی بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراق بەردەوامە بڕیاری 550 لە هەفتەی تەمووز لە هەفتەی حەوت دەرچوو ئەو بڕیارە بوو کە ئەنجومەنی وەزیران دوای لێتێگەیشتنی نێوان هەولێر و بەغداد بڵاوی کردەوە کە بێ هەرێمی کوردستان 230,000 بەرمیل نەوت ڕادەست بکا بۆ هەناردە 50,000 بۆ ناوخۆ داهاتی نانەوتیش بە پێڵسەنگانی لیژنەیەک کە پشکی فیدراڵی چەنە بێ و لە هەمان کاتدا لیژنەیەکیش خەرجەکانی هەرێم کە لە بودجە تەواو بووە چۆن بتوانێت بۆی زیاد بکرێت. لیژنەی وەزارەتی دارایی و چاودێری دارایی عێراق و هەرێم بەردەوامە لەسەر ئامادەکردنی راپۆرت لەسەر داهاتی نانەوتی هەرێم و پشکی حکوومەتی فیدراڵ وەک هەنگاوی یەکەم بڕیار دراوە کاری لیژنەکە لە ڕۆژانی پشوش بەردەوام بێ. هەردوو لە خاڵی ناکۆکیان هەیە لەسەر چی؟ لەسەر پشکی فیدراڵی و پێشتیش بە هەمان هۆکار دانیشتەکانیان گەیشتووە بنبەست. بەڵام ئەم جارە تەنها راپۆرتە نووسن نەک ڕێکەوتن بۆیە پێچێ هەردوو قسەی هەردوو لا لەنێو راپۆرتەکە بنووسی ئەو کاتە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیارەیە قەناعەتی بە کامیان هەبێ. سەبار بە نەوتی هەرێم کۆمپانیای شاماران ڕایگەیاندەوە دەستیان کردوەوە بە بەرهەمهێنان لە هەردوو کێڵگەی نەوتی سەرسەنگ و ئەتروش کەەوەی یەکەمیان لە ناوڕاستی مانگی تەمووز ڕوبەڕووی هێرشی درۆنی ببووە بە پێی ڕاگەندراوی شاماران بە نیوەی توانایی کێڵگەکە دەست بە بەرهەمهێنان دەکەن تا 2 مانگی تر ناتوانن بگەنەوە ئاستی پێشهێرشە درۆنەکان. پێشتیش وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند کە لە ماوەی 2 ڕۆژی داهاتوو نەوتی هەرێمی کوردستان وەردەگرن لە ڕێگەی بەندەری جەیهانی تورکیا و هەناردەیەکەن. بەپێی زانیاریەکانیش لە ئێستادا هەرێم ڕۆژانە 130,000 بەرمیل نەوت بەرهەم دێنێت 50,000 بۆ ناوخۆیە ئامادەیە 80,000 بەرمیل نەوتیشی لە ڕێگەی کۆمپانیای سۆر ڕەوانەی بەندەری جەیهانی تورکیا بکرێت بۆ هەناردەکردنی. ئەوەی جێگەی سەرنجە وەزیری نەوتی عێراق و بەڕێوەبەری سۆمۆ ئەڵێن بەپێی ئەو ڕێکەوتنی لەگەڵ هەرێم کراوە دەبێت بەرهەمهێنانی نەوتی هەرێم لە ئایندا بگاتەوە 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە کە ئەمەش تا ئەستێک وەکو پێشهاتێکی نوێ لێی ئەڕواندێ ئەگەر بێت و هەرێمیش نەوت ڕادەست کات لە ئایندەی ئاگەری هەیە گرفتی دیکە دروست بێت. ئالێرە باسێکی کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستانتان بۆکەم چەند کێڵگەمان هەیە و هەروەها چەندی بەرهەمهێنانی هەیە هێرشە درۆنیەکان چ کاریگەرێکی بوو ئێستا کوێ دەستی کردوێتەوە بە بەرهەمهێنان ئایا ئەو بڕانی داوا کە هەرێمی کوردستان دەتوانێت ڕادەستی عێراق و وەزارەتی نەوتی عێراق و سۆمۆی بکات یا خۆتن بێگومان هەرێمی کوردستان سەرەتا دابەشی 51 بلۆکی نەوتی و غازی کرابوو بەڵام ئەوی کە زیاتر کاری لەسەر کرا دوای کنۆپشکنین دوای گەڕان 15 کێڵگە و دواتریش 14 کێڵگەیان توانیان کە بەرهەمهێنانیان هەبێت لەم چوارە لە ئێستا 9 کێڵگەیان بەرهەمهێنانیان هەیە 5 کێڵگەیان بێبەرهەمن ئیتر بەهۆی ئەوە کە ئەوە بێت کە بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان زیاد ناتوانێت ساغ بکرێتەوە یاخود فشار لەسەر ئەو بیرە نەوتیانە هەبووە بەرەو بڕی بەرهەمهێنانی کەم چوون کە لە ڕۆی جەدوای اقتصادیەوە هی ئەوە نەبێت کۆمپانیا کە بمێنێتەوە بەرهەمهێنانی هەبێ یاخود هەندێک بابەتی ترە. لەم 9 کێڵگەی کە ئێستا بەرهەمهێنانیان هەیە 5یان لەلایەن درۆنەوە بردومان کران. ئەو 5 کێڵگەی بردومان کران 4یان کێڵگەی سەرەکی بوون بڕی بەرهەمهێنانیان زۆر بوو 4 کێڵگەش بردومان نەکران کە تا ئێستا بڕی بەرهەمهێنانیان کەم. بەخێرای هەندێک لە کێڵگە گرنگە نەوتیەکانی هەرێمی کوردستانتان پێڵم لەگەڵ بە تێکڕا بە تەقریبی لە چەند ساڵی ڕابردوو ئەم ژمارانی کەوەگیراون بڕی بەرهەمهێنانی و کێڵگانێ بێگومان گەورەترین کێڵگەی هەرێمی کوردستان ئەکرێ دیاری بکەین واروە بچووکترینیشان بەپێی ئەو ڕیزبەندی کە ئاماژەمان پێکردووە هەندێک کێڵگەی نەوتە جاگەر هاوکارانمانەنێ با لە تاوگەوە دەست پێ بکەین لەگەڵ بابەتی پیشخابور کە بە یەکێک لە کێڵگە نەوتیە گرنگەکانی هەرێمی کوردستان دانرێت کە توانای هەیە 107,102 بەرمیل نەوتی ڕۆژانە بەرهەم بێنێ هەروەها کێڵگەی نەوتی خورمەڵە کەەوە گەورەترین کێڵگەی نەوتی هەرێمی کوردستانە لە ڕووی بەرهەمهێنانەوە توانای هەیە 145,000 بەرمیل نەوت بەرهەم بێنێ ئەگەر
تەواوی توانای بەرهەمێنانی بخرێتە کار وەروە کێڵگەی نەوتی شێخان کە توانای هەیە 44,900 میلیۆن 900 بەرمیل نەوتی خاو ڕۆژانە بەربێنێ هەروە کێڵگەی نەوتی سەرسەنگی ژەیە کە ئەتوانێت 43,000 بەرمیل نەوت ڕۆژانە بەرهەمبێنێ بێگومان جگە لەم 4 کێڵگەیە هەندێک کێڵگەی تریژەن لە دوای ئەمانەوە کە ڕۆڵیان هەیە لە پرۆسی بەرهەمێنانی لەو لە هەرێمی کوردستان کە ویشان کێڵگەی نەوتی ئەتروشە کە 35,300 بەرمیل ئەتوانێت نەوت ڕۆژانە بەرهەمبێنێ و لەمان کاتژە کێڵگەی نەوتی عین سەفناش بەمان 6,500 ئەگەر کوێی ئەم کێڵگانە کۆ بکەینەوە ئەم 6 کێڵگەیە نزیکە بێتەوە لە 330,000 بۆ 350,000 بەرمیل نەوت ئەمە کۆی ئەو بەرهەمە نەوتی نێک ئێستا بەرهەمێنی ناخۆت پێشێرشە درۆنیەکان بەڵکو توانای ئەم کێڵگانەیە لەگەڵ ئەو چەند کێڵگەی تر کە ماوە لە نێو کێڵگەکە هەرێمی کوردستان ئەوە تا ئاستێک هەرێمی کوردستان ئەگە فشاری زۆر لە کێڵگە نەوتەکان کە نزیکە بێتەوە لە 400,000 بەرمیل بەڵام لە ڕووی تەکنیکیەوە پێ ناچێت ئەوەندە ئاسان بێت. ڕۆژی ڕابردوو حیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند کە لە دوو ڕۆژی ئایندا تا گەلی هەیە تا سبەینێ ڕۆژی هەینی یاخود شەممە نەوتی هەرێمی کوردستان وەربگرن کۆگای بکەن پاشان هەناردەیکەن بۆ بەندەری جیهان هەروەها بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراقە بەرپرسە لە فرۆشتن و هەناردەکردنی نەوتی عێراق ڕایگەیاندۆ بەڕێوەبەرەکەی کە لە ڕووی تەکنیکی و ئامادەکاری پێویست کراوە کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێی بەندەری جیهانەوە هەناردە بکرێت. جاسە ماوەتەوە سەرەوەی کاری کوردستان نەوتەکە ڕادەستکا و بڕێکە هەیەی و دواتر داهاتی نانەوتی هەرێمی کوردستان چەنی بەر عێراقەکە لەگەڵ ئەوەی کە لیژنەیەکیش پێگاتووە لە چۆن لە بودجێ عێراق پارەی هەرێمی کوردستان دەستنیشان بکەن هەموو ئەمانە ئەبێ بە راپۆرت ئەبێ بە بابەت ئەچێتە نێو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران زۆر کەس باسی کۆبوونەوەی ڕۆژی یەکشەمماکە بەڵام تۆزێک قورسە لە ڕۆژی یەکشەممە باز لەوە بکرێت کە موچە بۆ هەرێمی کوردستان بنێردێ ئەگەر تا ئاستێکیش پابەندی هەبێت. ئەم بابەتە ئەوە هەڵەگرێ لەگەڵ میوانێکی زۆر شارەزا من قسەی لەسەر بکەمەوە گفتوگۆ بکەم کە بزانین ئایا تا چەند ئەتوانێت هەرێمی کوردستان بەرهەمێنانی تاواکە کاک بەهجەت سڵاو لێبێت لەگەڵ شارەزای گرێبەستە نەوتیەکان کە هەمیشە قسەی زۆر باش و گرنگ گورتمان بۆکە زۆر سپاس. ئێستا لە سەروبەندی ئەوەی کە وەزارەتی نەوت باسی هەناردەکردنی نەوتی عێراقەکە هەرێمی کوردستانەکە ئامادەیە هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنەوەی نەوت پێت وایە ئەم بڕێکی ئێستا بەرهەمێت ڕادستی وەزارەتی نەوت بکرێت؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەناب بیلال تەبیعی سەبارەت بە هەرێمی کوردستان ئێمە زانیمان لە چەند ڕۆژی ڕابردووە کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کراوە ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە بۆەوەی کە نەوت ڕادستی حکوومەتی فیدرالی بکات بەڵام ئێمە ئەمە وەکو لایەنە یاسایەکەی کە حکوومەتی هەرێمی کوردستان پابەندی خۆی دەربڕیەوە بەڵام وەکو لایەنە سیاسیەکەی ئەوە کە زۆر گرنگە چکە نەوت جەناب دەزانی کە کاڵایەکی سیاسیە و چەند بەعدێکی هەیە یەک لەو بەعدانە بەعدێکی سیاسیە و سەرڕای ئابووری لایەنە ئابوووریەکەی طبیعی وەکو بەعدە سیاسیەکەی هەتا وەکو ئێستا هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی نەگەیشتونەتە ڕێکەوتنێکی جەزری لەسەر بابەتی نەوت و غاز بە شێوەیەکی گشتی کە بتوانن چۆن ئیدارە دەکرێت. گشتنی پێشتر هەبوو بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراق بوو لەسەرەوەی کە 280,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان وەربگرن 50 بۆ ناوخۆ 230 بۆ هەناردە ئەمە جۆرێک لە ڕێکەوتن نیە پێت وایە. کاک دکتۆر ئەم بابەتی نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقدا بەو بڕیارانە چارەسەر نابێت ئەو بڕیارانە بڕیارێکی کاتین من چەند جارێکی تریش باسم لێەوە کردووە کە ئەم بڕیارانە کە دەرەچێت یاخود ئەو ڕێکەوتنانێک کرد لە هەرێمی لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ساڵی 2014 هەتاوەکو ئێستا چەند جارێک ڕێکەوتن هەبووە لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە بەڵام هەموو ڕێکەوتنەکان بۆ مادەیەکی موسەکین بۆ مانگە 2 مانگ نەچۆتە 6 مانگ کۆتایی پێهاتوو هە سەرەتای ئیمساڵ وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی دارایی لەگەڵ هەرێمی کوردستانە گەیشتنە ڕێکەوتنێک وتیان ئیمساڵ کێشە بۆ موشە دروست نابێت و مژدەدرا بە گوێ هەموو هاوڵاتیانە 2 مانگی نەبرد لە دوای ئەوە چەند ڕێکەوتنی کە کراوە مانگی پێشەسەر ڕێکەوتنی کە کراوە ئەم ڕێکەوتنانە کە کراون هەمووی ڕێکەوتنی کاتین بابەتەکە من حەزەکەم لێرەوە زۆر بە سەریحی بە جەنابتان و بە بینەرانی کورسات نیوز بڵێم کێشەی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی کێشەیەکی سیاسیە پەیوەندی هەیە بە ئالەتی بەڕێوەبردننی سێکتەری نەوت و غاز لە عێراقدا ئەم سێکتەرە چۆن دەبێت بۆ نمونە لەسەر چ شتێکی بەڕێوەبردننی نەوت و غازی عێراق ئەم کێشە هەیە
بەستەوەی کە یاسای نەوت و غاز بە ئاسایی ناتوانێت تێپەڕێنرێت لە یەکێ لە بەرگە گرنگەکان بریتە لە یاسای نەوت و غاز کە تاوەکو ئێستا لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی لەلایەک و لە بینی لایەنە پێکهێنەرەکانی حکوومەتی اتحادیش تەنانەت لایەنە شیعە و سوننەکانیش لە بینی خۆیانە کێشە و گرفتی گەوریان هەیە لەسەر ڕێکەوتن لەسەر ڕەژنووسە، یعنی لە ساڵی 2007 و 2011 ئەمانە ڕەژنووسێک ئامادە کرا هەتاوەکو ئێستا لە دوای ئەوە سەرڕای ئەوەی کە ئەم کابینەی محەممەد شیاع سوودانی وا بڕیار بوو کە لە ماوەی 6 مانگی یەکەمە ڕەژنووسەکە ئامادە بکات و پەسەند بکرێ و بنێرێتە پەرلەمانی عێراق تاوەکو سا لەسەر ڕەژنووسەکەش ڕێنەکەوتون نەک پەسەند بکرێت هە لەسەر ڕەژنووسەکە ڕێنەکەوتون ئەمەنە خلافاتەکان زۆر. ئێستا وەزیری نەوت دوێنێ ڕایگەاند کە لە دوو ڕۆژی ئایندا نەوت یاریمی کوردستان وەرێگرن کۆگایەکەن ئینجا هەناردە. قەناعەتت بەوە هەیە ئەم بەرەو پێشچوونە ڕووبە؟ من قەناعەتم پێی نییە بەسەراحەت، چونکە بەڕێز حەیان عەبدولغەنی من چەند جارێک کێشوتومە ینی پیاوێکە خۆی پیاوێکی متەفائیلە دایم واتە گەشتبینە بە بابەتەکان و کەسێکیشە ئەوەی کە من دەیخوێنمەوە لە قسەکانی هەتاوەکو لە ناو کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانە پیاوەکە دۆستی کووردە حەزەکە بە ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانە، ینی هەموو ئیسعدادێک و هاوکارێکی تیا بۆ ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانە. بەڵام ئەو گرفتانەی کە هەیە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی لەسەر ئالێتی بەڕێوەبردن و ڕێخستنی بەڕێوەبردننی سێکتەری نەوت و غاز لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەلایەک و لەگەڵ پارێزگا بەرهەمهێنەرەکانیش ئێمە نابێ ئەوەشمان لە بیرچە پارێزگا بەرهەمهێنەرەکانی عێراقیش ئەوانش بەشێکن لەم گرفت و لەم کێشانە کە هەیە لە ناو عێراقدا ڕێگرە لەوەی کە هەرێمی کوردستان وەکەوەی کە ئەو بەڕێز عەبدولغەنی باسی کرد لە ماوەی 2 ڕۆژی داهاتووە نەوت ئەوان دەستکەن بە هەناردەکردنی ئەمە لەلایەکی تریشە ئەو کەمیەتەی کە ئەو باسی کردو کە 800,000 بەرمیلە 800,000 بەرمیل کاک بیلال بۆ هەناردەکردن بۆ دەروی عێراق بابەتێکی ئابوووریانە نییە اقتصادی نییە، چونکە کولفەی تێچووی نەقلەکەی و گواستنەوەی و کۆمەڵێک لەوێ ئەمبارکردنی و ئەمانە زۆر لەسەر عێراقەکەوێت وکات کە نەتوانێت وەکو پێویست مامەڕی لەگەڵدا بکات، چکە 800,000 بەرمیل بۆ هەناردەکردن بڕێکی ئێژگار کەمە. باش توانای کێڵگەنەوتەکان یەکسان هەیە بڕی بەرهەمێنان زیاد بکەن، چونکە جۆرێک لە لێکتێگەیشتن هەیە هەر زیادکردنێکی بڕی بەرهەمێنانە بێ ڕادەستکرێ و 800,000 زیاد بکە. ئایا توانیان هەیە دوای ئەو وەستانی بۆ هێرشە درۆنیەکان زیانەکان بۆ دوای وەستانی هەناردەی نەوتێری کوردستان کە بەشێک لە کێڵگەکان بەرهەمیان کەم کردووە بە خێرایی بتوانن زیاد بکەن؟ خۆی کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی تووشی کێشەی کەمنەوتی هاتوون بەهۆی ئەوەی کە کۆمپانیا نەوتەکان لە ماوەی 2 ساڵی ڕابردووە پەرەپێدانی لە کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانە نەکردووە. یعنی هەموو کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان ئاستی بەرهەمێنانتیاندا بە شێوەیەکی ئەتوانم بڵێم مەترسیدار دابەزیوە و بەشێک لە کێڵگەنەوتەکان هەر وشتی کردووە تقریبان دەوری 4-5 کێڵگەی نەوتی هەر وشتیان کردووە و کاری بەرهەمێنانتیاندا 100% ڕاگیراوە و ئەمە پێویستیان بۆەوەی کە جارێکی تر ئەم کۆمپانیا نەوتیانە دەستکەنەوە بە بەرهێنان تایدا و تاوەکو بتوان ئاستی پەرەپێدان لە کێڵگەکان نابکەن تا ئاستی بەرهەمێنان بەرز بکەنەوە. بەرزکردنەوەی ئێستا ئەو کاتێک کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرا لە 2023 کە ڕاگیرا بەرهەمێنان لە هەرێمی کوردستانە 395,000 بەرمیل بوو لە ڕۆژەکە، بەڵام ئێستا دابەزیوە بۆ 280,000 واتە کاتێک کە پێش تەنانەت پێش قسەکەش نەکرابێت و یاخود توانای نەخێت توانای چەڵگەکان دابەزیوە توانای چەڵگەکان دابەزیوە توانای هەموو چەڵگەکان دابەزیوە بە تاوگی فیشخابورەوە تاوگی فیشخابور پێشتر 109,000 بەرمیلیان بەرەمێنە لە دوایین راپۆرتە هاتوتە 75,000 بەرمیل. یعنی ئاستی بەرهەمێنانتیاندا لە هەموو چەڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانە بە شێوەیەکی ترسناک دابەزیوەتە خوارەوە. ئێستا داوای 400,000شمان لێکن دوێنێ هەم وەزیر و بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمەش لە چاپێکەوتنێکا باز لەوە کاکاڵێمە چاوەڕێی 400,000 بەرمیل نەوت هەرێمی کوردستان وەربگری. من تەسەوور ناکەم بەپێی ئەو داتایانی کە من ئاگداریم تەسەوور ناکەم هەرێمی کوردستان تا 2 ساڵی تریش بتوانێت 400,000 بەرمیل ڕادستی حکوومەتی عێراقیە، چونکە ئەم چەڵگەنەوتیانی هەرێمی کوردستان پێویستیان بەوەیە کە دووبارە پەرەپێدانیان تیا بکرێتەوە، دووبارە ئەم کۆمپانیا نەوتیانە مەسرەفیان تیا بکەن پارەیان تیا خەرج بکەن تاوەکو بتوانن ئاستی بەرهەمێنان لە کێڵگەکاندا ئاسایی بکەنەوە، چونکە لە ماوەی ئەم 2 ساڵەدا کە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیراوە فشارێکی زۆر لەم چەڵگانە کراوە، فشارێکی زۆر کراوە لیان لەگەڵ نەوتەکەدا ڕێژەیەکی زۆر ئاو دێتە دەرەوە ئاوی تێکەڵ بووە کە ئەمە کێشەیەکی بۆ بەرهەمێنانی نەوتی هەرێمی کوردستان دروست کردووە و ئاستی بەرهەمێنان دابەزیوە. بۆیە من تەسەوور ناکەم وەکوتمە تاوەکو 2 ساڵی تریش بەرهەمێنان بگاتەوە 400,000
پێ دوای قەناعەتیان هەبێ بەو جۆرە لێکتێگەیشتنە ئەگەر سیناروی ئەوە وەربگرین گریمانە 80,000 وەرگیرا و یاخود زیاتر بۆ هەناردەکردن یاخود عێراقی بەکاربێنن کۆمپانیا نەوتەکان پێ دوای قەناعەتکەن بۆ $16 بۆ ڕێکەوتنە نەخێر کۆمپانیا نەوتەکان بەو بابەتە ڕازینین من تەنانەت دوێنێش کە قسەم لەگەڵ کۆمپانیا نەوتەکانە کردوێتەوە ینی پرسیارم لێکردن لەسەر ڕای ئەوان لەسەر ئەم لێدوانەی وەزیری نەوتی عێراق کە ئەوتی ئەم لێدوانە بابەتێکی ئیجابیە بە نیسبەتی ئێمەوە کە قسانەی کردووە بەڵام ئێمە لەسەر داواکاریەکانی ڕابردووی خۆمان کە هەمان بۆ هەر بەردەوامین و سوورین لەسەر داواکاریەکان ئەویش بابەتی یەکەمیان بەڕسمی ناساندنی گرێبەستە نەوتەکانی کۆمپانیەکانە لەلایەن حکوومەتی ئیتیحادی وەزارەتی نەوتی ئیتیحادیەوە و دووهەمیش ئەو قەرزانەی کە هەیەە لەگەڵ هەرێمی کوردستانە کە پێش ڕاوەستانی نەوت نزیکەی ملیارێک و 200 میلیۆن دلاریان لای هەرێمی کوردستانە و لەگەڵ تێچووی نەوتیش کە لە داهاتووە چۆن تێچووی نەوتەکە و بڕی قانزاجەکان پێدەدرێتەوە هەروەها بابەتێکی تریشیان هەیە ئەڵێن دەمانەوێت ئێمە ئاگدار بین لە بابەتی لە فرۆشتنی ئالێتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بزای حکوومەتی عێراق چۆن ئەم نەوتە دەفرۆشێت چونکە بۆ حکومێک کە ئێمەش گرێبەستمان هەیە و گرێبەستەکانمان لە جۆری هاوبەشی بەرامە کاک بەشێت با بزانین تر سێکتەری نەوتی هەرێمی بەرەو کوێ ئەڕوا تاکو کۆتاییم ساڵ ڕێکەوتنێک و بڕیارێکە لێک تێگەشتنێک و بڕیارێکەیە قەناعەتت بۆ هەیە جارێکتر نەوتی هەرێمی بچێتەوە بۆری و لە جەیهان و هەناردە بکرێت والله کاک لە عێراقا هیچ شتێک مەحاڵ نییە یعنی چکە لە عێراقا وەکو ینی سیاست و ئالێتی ئیشکردن لە عێراقا بە ڕۆژ ئەگۆڕێت جاریوا بە سعاتیش ئەگۆڕێ گۆڕانکاری بەسەردا دێت ئەوەی کە من دەبینم بابەتێکی مەحاڵ نییە کە نەوتی هەرێمی کوردستان دووبارە هەناردە بکرێتەوە و پێشبینی ژەکەم هەتاوەکو کۆتایی ئەم ساڵ نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە بە تایبەتیش کە دوای هەڵبژاردننی عێراق کە کۆتایی بێت چونکە لەم ماوەی هەڵبژاردنە کە ئێستا تقریبن بانگەشەی ڕانەگەێنرا و لە سەر تاسەری عێراقە بۆ هەموو لایەن دروست بووە دەستی پێ کردووە هیچ لایەنێک بە تایبەتی لایەنە شیعەکان کە لایەنی سەرەکی و پێکێنەرن لە حکوومەتی عێراقا جورئەتی ئەوە ناکەن کە دەست بۆ کۆمەڵێ مەلەف برن دەست بۆ کۆمەڵێک بابەت برن لەبەر بابەتی بانگەشەی هەڵبژاردن و لەبەر هەڵبژاردن و هەروە حکوومەتی ئێستاش کە محەممەد شیع سوودانی خۆی لیستی هەیە لیستی انتخابی هەیە ئەمیش ئەوێ بیکا بە دەستکەوتێک بۆ خۆی بڵێ من ئەوە نەوتم لە کورد وەرگرت ئەوە نەوتم لە هەرێمی کوردستان وەرگرت و هێنامەوە ژێر دەستی حکوومەتی ئیتیحادی سێکتەری نەوت و کردمەوە بە بابەتێکی مرکزی بەڵام ئەمیش حەزەرێکی زۆری هەیە چونکە هەر بابەتێک هەنگاوێک بنێ بە پێچەوانی سیاسەتی گشتی کە داڕێژ ئیتاری تەنسیقیە کێشەی گەوری بۆ دروست دەکات بەڕێز بەهجەت ئەحمەد شارەزای گرێبەستە نەوتەکان هەمیشە قسەکانی بۆ ئێمە گرنگە بە چاوڕێکی زۆر باشی شایانی ئەم جارە زۆر سپاس کە لەگەڵمانە بوو بابەتێکی تر هەیە لە دووهۆگەمە سەرستانی بۆ ڕابکێشم ئەویش بابەتی خانوبەرەیە بازاری خانوبەرە بەگشتی لە هەرێمی کوردستان تا ئەستێک بەرەو لاوازی و سستی چووە بەڵام لە دووهۆک ئەم بابەتە کەمێک جیاوازترە بەپێی راپۆرتێکی شێروان خدر پامنەی کورسانویست کە ئەمڕۆ لێوەکرێتی لەگەڵ هەندێک لە خاوەنی نووسینەکانی کڕین و فرۆشتنی زەوی لە دووهۆک قسەی کردووە ئاماژە بۆکەن ئەم ساڵ باشتر لە ساڵی ڕابردوو خەڵکێکی زۆر خواستیان لەسەر کڕینی زەوی هەیە بە تایبەت ئەو پارچە زەویانەی کە ئەکەونە دەرەوەی دووەک بەڵام خزمەتگوزاریان هەیە ڕێگاوبان و ئاو ئاوەڕۆیان هەیە واژڵێن هەندێک شوێنی دووهۆک وای لێ هاتووە ئەم ماوەیە کە ڕۆژانە 5 وەرەقە تا 6 وەرەقە نرخەکەی گۆڕێ بەراورد بە ڕۆژی ڕابردوواتە گەمڕۆ بە 3 دەفتەر بیکڕیت ئەوێ بە 3 دەفتەر و 5 وەرەقە بەیانێ بە 3 دەفتەر و 2 وەرەقە بۆ شێوازە خەڵکێکی زۆر ئێستا ئارزووی کڕینی زەویەکەی نیشتەجێبوونەکەن لە دووە بازارێک کڕین و فرۆتنە عەردوخانیایە لە دووهۆک پشتی دەمەکی درێژ ڕاوستان و خەبوونە بازارێک کڕین و فرۆتنە عەردوخانیا لە دووهۆک جارەکەدن بازار گەرم بوو و کڕین و فرۆتنێ دەست پێکریا خۆدانên نویسنگehên کڕین و فرۆتنە عەردوخانیا ڤالڤینە بازاری بۆ هەبوونا پرۆژەیên خزمەتگوزاری بۆ جihên nû wêne avakirin fedgerînin وەربکە دووکێ عام قطعا بەرەف گرۆنبوونێ چەند وەک نۆڤبۆژێری قطعیت کێم بووین بێگۆی بەرێ خەلکێکی پترێک کاتیا کێڤڵە حوشکێ و کێڤڵە و کێڤڵەیەک و دوو یعنی ڕۆژۆنا سعرێ تێنا گۆڕی بەرەف گرۆنبوونێ چەند یعنی ئەوە
دور بر دو که همین عردانه بس منطقه کیولا حوشکه کیولای کدود بینه یعنی روزانه 4 ورقه 5 ورقه روزه چند ساقطه بعرف گرانبونه چن یعنی اول خلال هاي وقت دو ابوار بك احتمال هر قطعه 20 ورقه 30 ورقه چونه سر و برف خود بشوكي قشتي وسطة يعني داخلي دور براجي وكي كيفلا وكي حوشكي مثلا شارع تشويني هنده خدمات تشويني تقريبا نص ساعة ويري باشه ويري جلك باشه داخلي جا باشه بس كرينو فرتن بچه کمتره بس بصورة او ما باشه نخرابه اف منطقة خدمات چنه و شارع چنه وكي كيفلا وكي مثلا حوشكي ورا سيك ويري جلك باشه ئەندامەکەی کۆمەڵە خانوبەرە ژی ڤەلڤینە بازاری بۆ هەندێک هۆکارێندن ڤەتگەڕینێت. اگه باشتر داده خلق همه استفاده کرد باشترش چیه پیش به چون های نو بین عراق و حریمه و لبینا نفته اگه نفت بشید و اتفاقی بینه که رو راتب بین سلفت عقارا ببند هشتا باشتر دید خلق همه استفاده کرد بن هنده سیکا مراوسیا بود راتب نبون تعامل حکمت و حریم گلک قطعی بود تقریبا راتب چند حیوانات هاتن تاثیر حکمت خلقی کرد امانت ببید بارا پتر او گلک مهمتره شمی تشتاچی که او گندین مجد نابا کنن خلقی دیگه تسنورا دیگه تامی عرداد ملک اتا اشین کرن او جد استفاده کن گلک بە شێوەیەکی گشتی بەهای پارچەزەوی و خانیا گرانتر لە هاتیە و بتایبەت ئەو پارچەزەویەن دەکەونە دەوروبەرێن دۆک ئەوژی نە لە هەموو جیهان لێ وەکو خوددانی نووسنگەها دەبێژن بازار بەرامبەر پارساڵ باشتر لە هاتیە شێوان خدر کورد سات نیوز دهۆک بە دیارکاوی چەند مانگێکە من لەسەر بابەتی کەرتی خانوبەرە هەموو پێنج شەمەیەک میوانێکە ئێمە ئێرە باسیەکەین ئەمە یەکەم جارە لە ماوەی چەند مانگی ڕابردووە باسی شار و ناوچێکی کوردستان بکەین بۆ تێکە بازاری خانوبەرە باشە تەوەن دۆک شارێکی زۆر دڵگیر و جوانە بزانین بارودۆخی کڕین و فرۆشتنی خان و زەویەکی نیشتەجێبوون لێوە چۆنە لەگەڵ عەبدولعەزیز سەعدون سەرۆکی کۆمەڵەی خانوبەرەی دهۆک لە دهۆک گفتوگۆەکەم کاک عەبدولعەزیز سڵاوە لێبێ بازاری کڕین و فرۆشتنی خان و زەوی یەکەی نیشتەجێبوون چۆنە خەڵک خواستی لەسەر کام جۆرەیان زیاترە باوەرکە ئێستا جمەجۆلی بازار گەلک باشە ئەوە چەند ڕۆژێکە پشتی ڕاتب هاتیەدان و ئەو اتفاقی گازێ لەگەڵ حکومەتە عێراقی ناوێنە حکومەتە هەرێمی و حکومەتە عێراقی جمەجۆلەکە باش کەتیە بازارێمە تایبەت داخلی دهۆکێ گەلەکە بلندە تیجاریە بلندە دەوروبەرێ دهۆکێ ژی هێدی هێدی بلند بن بەس تەدریجی بلند بن هەندا منتەقە گەلک یەکچوونە سەر هەندا منتەقەیەکی باشە تقریبان ینی بۆ نوێن لە بازرگانەکان نرخ چۆنە لە دهۆک ئەزانم بە پێی شەقام و سنتەری باژێر و ئەوانە ئەگۆڕێ بەڵام بەگشتی خەڵک ئەتوانێت لە چ ڕقەمێک و لە چ ژمارەیەکەوە یەکەیەکی بازرگانی بکڕێت کە بتوانێت ئیسفادەی لێ بکە سوودی لێ بکە خود داخلی دهۆکێ شەقامت دهۆکێ خۆ داخلیێتەوە گەلت گیرانن تقریبا 30 مترێتوی حتا نزیکی 40 دەفتەرانە 30 مترێت داخلی دهۆکێ بەس دەوروبەرت دهۆکێ بچەکێت مناسبنت باشن احتیمالە ئەوژی هەندە عەردایەتەین 30 مترێتەوە مثلا 14 15 تیجاری داخلی دهۆکێ خۆ سیکا دهۆکێ گەلەکە گیرانە احتیمالە میتراوی احتیمالە داخلی سیکا دهۆکێ حتا میترێکێ یک دەفتەرە دلاری تێتە فرۆتن سیکا دهۆکێ گەلەکە گیرانە داخلیە دهۆکێ دەوروبەر پیچەکێت باشن بەس هێدی هێدی دەوروبەرژی یەت گیران بن ئەم ژی پێشبینیتکەن کۆ عقارات خانوبەر دهۆکێ هەمی بەرەف سەرینە ئینشەڵا دێ بلم بن هەمی سەبارەت بە خەڵک حەزەکە زیاتر خانوو بکرێ لە ئێستا یاز خود زەوی خود خەڵک حەزکردن زەوی بکرێت خاصەتەن بۆ تیجارەت ئەوێ خۆنی دەکرێت خۆنێکی دەکرێت بۆ خۆی ینی بۆ بچیتە تێبە بەس بۆ تیجارەت قەتعات کردن یعنی هەمی قەتعات کردن کوێی دهۆک ئێستا بازاری باشە بەتایبەت بۆ بابەتی زەوی کام شوێنە کام زۆنەی ناچۆ منتیقەی دهۆک باشە بۆ کڕین و فرۆشتن خودێل داخلی دهۆکێ بێژمەتە داخلیات دهۆکێ هەمی عەردە مثلا مەشارع 40 متری هەی gelekê bixwate 30 metrê daxilî dihokê hemî gelek bixwatin vêgavê
او شارع که مازن هات وکرم بو حوشکیجی اوی شارعی جی 6 متر تأثیر که مازن به منطقه کرا منطقه جی همی هر برف گرام بونه بس عام عقارات دور بر ده که مناسبا يعني بكرين بقوي بتجارة قلق بوشا كو منطقة دور برا بكرن تشكو سعرت وقت مناسبا او سعر نومين همي او سعر دينا جوهرين دي بدل بند زيادة بن سەبارەت بە نرخی زەوی بۆ نە هاوڵاتێکی ئاسایی ئەتوانێت لە چەند دەفتەر دۆلارەوە زەویەکی 200 متری ئەگەر خەدەماتی هەبێ یاخود نەی بێ ئەتوانێت بە چەند بیکڕێ خودی او خود الجوري خدمات هند عرض زاویه های حتی 5 ورقه جمعه های دور بر دو که و حتی گل مبلغت مازن جی بجا تمینیتن سر عردی و سروی عردی که چند دیرش دو که و که چه خدمت گذاری بود چوینه که چلوی عردی تتکرن یعنی همی جورا قطعه مایتین خاصة دور بر دو که گلت مناسبن احتمال بقابل گلت جهامایتین دفتره که دفتره کو 20 ورقه حتی دفترونی و حتی دو دفترات میشن یعنی خلق شتن مفاهج وی وگاوی ببینیتن بکرینو فروتنا بکرین گلک باشه وگاف که بخو قطعاب کریتن ئەگەر ئەو زەویە هەرزانانی کە باسێکەین لە 50 وەرەقە تا 2 دەفتەر 3 دەفتەر هەیە خەڵک بیکڕێت پێت وایە بۆ دوورمە و داقازانجێکی باشی لێ بکەن خودی اکیده چکوزانی دسپیک قطعه اولی که سعرت کم تتا حساب کردن پشتینگه هدی برای بلنبونه بچن همه عرض يعني اولی که دسپیک سعرت مناسبا پشتینگه همی او منطقه دی بلنبن و خدمت گذاری تدریجی بچن يعني تدریجی چنه و منطقه هدی خدمت گذاری چنه وقتی خدمت گذاری بچنه شارع و آب و کارب وقتی چنه و آنجها همی طبعا اکیده دی بلنبن و دی سعرت و اینا گوهرین کاک عەبدولعەزیز سەبارەت بە خانوو چ شوێنێکی دوهۆک خەڵک حەزی لێ خانووی تیا بکڕێ نرخیان زۆر بەرز بێ و چ شوێنێکی دووەک خەڵک ئەتوانێت خانوویەکی ئاسایی بکڕێ و بە چەند خودی منطقه تین بچکی على اساس منطقه بجنه منطقه راقینه منطقه شاخ که یارویه منطقه ماسیکایه که ماسیکا دوه مثلا کیولایه منطقه که هي استاد جامعية اف منطقه ادگیران و برزن هند منطقه تين مثلا حي العسكري ومنطقه وشميجه هاتين آواكرن يعني شميجه خاني الويله قالت مناسبا طبعا منطقه جهي منطقه باروشكي او منطقه 150 متر خانيتوا طبعا او ارزان سعرت مناسبا بو كرينه بو فرقيه هاي قالك خاني مثلا انواع خاني لە گەڕێکێکی ئاسایی خانی مثلا یەتین خانوویەکی 200 متری خەڵک دەتوانێت بە چەند بیکڕێت ئێستا خودی المنطقه مقبوطه منطقه زين منطقه هاي بقابل باروشكي احتمال حتى 6 7 دفتر شت خانه عادي بكريتن مثلا او منطقه نزاري بجينيا حي العسكري وحي الشرطه او منطقه شميجه تاتينا اباكرن احتمال الوري نهانه بدهانه خاني بس منطقه مقوتينا دا كي اورو وانا يعني اگه خانه که پاکش کردن حتی 20 دفتراجی بزرگ پیدا کرد به منطقه هک 200 متر به دو طابق بیتن بله لا سلێمانی و لە هەولێر من زۆر بە دووادات چۆنم کرد کاک عەبدولعەزیز شەڕی ئێران و ئیسرائیل دواکەوتنی موچە ئەو قەیرانەدارایی کەیتر ڕوبەڕووی هەرێم بۆتەوە وای کردبوو نرخی زەویەکەی نیشتەجێبوون کەمێک هەرزانتر بێ بەراورد بە پێشتر ئەمەش لە دووەک هەروایە نرخی زەوی و ئەرد و خانوبەرە دابەزیوە باور او شر تأثیر الدهو که نکرد چکوتانی پیچه که مدای شری دیر بوشما او تأثیر الدهو که نهات کردن بعکس يعني بقى برنبونه و توی وقتی دا احتمال پیچه بازار راسیه بس تأثیر نرخی نکرد نرخی توی هر بلندن آره والله کاک عەبدولعەزیز من لە هەولێر پرسیارەکەم ئەڵێن کڕیاری عەرەبمان زۆرە لە سلێمانی کڕیاری ئەوانەی لە دەرەوەی لە خاریجە ژین لە ئەوروپا و لە بەریتانیا وڵاتانە ژین لە ئێستا کڕیاری باشن لە بازاری سلێمانیا لە بازاری دۆ کێ کڕیارە هاوڵاتی خۆمانن یا خەڵکی دەرەوەی دووهۆکیش حەزیان لێ لە دووهۆک زەوی و خانوو بکڕن براپتر خلق ما داخلی دوهوک براپتر خلق دوهوک و خلقش دروی دوهوک جی بقابل او دوت خارج بس خلق ما نعرب خلق ما بقابل خارج همی براپتر یه پارا تحویل کتبه یه خانیا و عردید کرد خاص عردیه قابل عرض گلک بقیمت الدوهوک بس ما منطقه که هی الدومیز بجنه منطقه دومیزه فایدیه او منطقه
هەندێک خارجی ئەقلیمیژی تێنەوێرێ کڕین و فرۆتنێ پێتیان و قەتعاولوێرت کڕن بەێ هیچ مشتری خەڵکی سلێمانی هەولێرتان هەیە لە دووەک جەناب ئەزمونێکی باشەیە لەوێ خەڵکی لە سلێمانی و بێت لەوێ خان و زەوی بکڕیا خود لە هەولێرەوە خودێ ئەو خۆ مشتری کە خەلێک مەنینە بەس ما مەکتەبێت عقاراتەوە تا هەندێکێت ئەربیلێ تعاملێ دهوکێتکەن بەێ هەندێک مەکتەبێت عقاراتەمە لە ئەربیلێ تاین تعاملە دهوکێتکەن بەس کە خەلێک خەلکی ئەربیل و سلێمانی دهوکێ کێم بازاری ناکەێت دهوکێ بەێ باشەوە کارەکە چییە نەتانتوانیەوە ڕکلامێکی باش بۆ زەوی و خانووی دۆ بکەن لەو شارانی تر یاخۆت کێشەیە گرفتێکە ئاسایی هاوڵاتی سلێمانی لەوێ بیکرە بله بله آساییه بگاوه هر کسی که بکریتن عادیه مثلا نیلا خلک ما یه حریم جینه بیتن عادیه بگاوه ده تحویل بیتن بنابه مثلا شقه که بخوب کرید خانه که بکریتن ده تحویل بیتن بنابه و چه مشکلی نینن بس با خلک ویره کم تتابع منطقه اره ولا کم تت قصد دوی کردن کاک عبدالعزیز لا هولیر لسلیمانیش بازاری که کانی نشتجبون بازاری کی باشیان هه او پروژه استثماریانی که هن لە تۆک بارودۆخی یەکە نیشتێجێبوونەکان چۆنن پرۆژەکان سیتیەکان ئەوان بازاریان باشە خودێ وەکی هەولێرە نینن هەولێرە سلێمانی نیشتەجێبوون دەفمە خاصەتەن شقا ئەو زانی بازارەوە نەگەلێکێ باشە ئەوژی گەلێک و کار هەنە فەرقیان ئەبینەمە ئەربیلێ و دووکێ گەلێکە زانی الوێرێ ئەو سیستەمێ شقا پێتەنە دەرستکردن ند گنجاین الگل بارودوخ خلکی یعنی الگل گلوی پاری خلکی هی مشکل اوه یعنی بگو ده مشروع کی دانن یه استثماری الوره یعنی او پارێژە طلب کەن مقدمەوی گەلێکە پشتینگە دێک پۆرە گەلەژە طلب کەن نەکو ئیمکانیاتێت وا دەردکەویتن یە خەلکێمە ئۆشتی ئەربی لێ مەتەلەن ڕاستی خەلکێ خارجی ئەقلیم نایەتە دوهۆکێشتی ئەربی لێ ئەربی لێ خارج ئەقلیم گەلێک لێرێ خاصەتەن شقا و ئێکێت ئاکنجیبوونێت کەڕن بەس دەفمانە کێمترە یعنی کێمترە بگوتە مەتەلەن دیف شیانت خلک دهو که شقنای نوابا کردن یعنی افروز تثمره دوسا شقی آبا کرد کش قوت خلکی پتره یعنی خلکی فرمانبری آن او خلک واسایی یدجیتن شقی بوی درست نکردن کو او شیطن وی پاره هدی دفع داد مثلا قصه که مریح بود چیکن پشتی هنگی قصه که وصابید کو او شیط پاره خوب دادن مثلا هنده تشتا هندک شروطا سروافارت کن او نشه وی پاره بدن اجبر هنده کرین و فرودنا شقا کمتره شربیله و سلیمانی سەبارەت بە بازار من هەمیشەم پرسیارەکەم حەزەکەم بۆی خەڵک بەرچاوڕوونیە بێ لە بازاری خانوبەرەیە خەڵک متمانە بە کوێ بکە یاخود چۆن مڵکێکی باش لە مڵکێکی ئەوەی کە هەڵ نەخڵەتێنرێ پارەی زیاتری پێنیا جیا بکاتەوە یەکێک کە ویستی خانوو زەوی و یەکەی نیشتەجەبوون بکرێ بچێتە لای کێ متمانە چۆن بە خەڵک بکە بەو کەسانی کە لەو بازاری دێت زانیم لێرە من وێرە تشتێکی گەلێکی گرنگ بێژم بۆ خەڵکێمە هەمیە زانی ما نویسینگهت مولد اجازه تین ما شرکات تین همیا اجازه تین هم حس کن پریکا وانا کرینو فروت نب کن مثلا بگفت که گله که تین تهندید پریکا پیجه کی آن پریکا سایده کی آن پریکا تشته کی بازار کر او همی وصانینه یعنی بیتا مشکل آریشه بو مجیتن که بگفت که هم سندیکا عقاراتا براپتر آریشت بومتن بگفتش پیجا بومتن خلق اک ویتن بازار الگل مکتبت عقارات بکتن یه اجازه رسمی ما شرکت هین ما اجازه هین مدویتن خلک ما متمانه مکتبت ما عقارات بداد نه پیجاب دادن نه خلک خارج عقارات ما گله که خارج عقارات شل عقارات کرد اوی گاوی توشیاری شا مشکلات بیتن بله بەڕێز عەبدولعەزیز سعدون سەرۆکی کۆمەڵی خانوبەری دووەک من زۆر چێژم لە گفتووەکەمان بینی بەرچاوڕوونێکی زۆر باشیانی لە سەرکەرتی خانوبەرە لە دووەک ئیشەڵا خوارستی هەموو لایەک بە بازارێکی باشتان هەبێ هەم کڕیا قازانچکە هەم فرۆشیاریش سەرستان بۆ بابەتێک ڕاکێشم ماوەی 10 ساڵە گرفتێک هەیە لە ئەنجامدانی پرۆژەکان ئەو پرۆژانی کە لەسەر بودجەی پترۆدۆلار بوون بە تایبەتەوەی کە پێوەتی شیرینەوت لە 2014 کۆمەڵێک پرۆژە لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان دەستیان بەکارکردین ئەم پرۆژانە قیرتاوی تیا بوو دروستکردنی خەستەخانە بنکەی تەندروستی هەتا ئەگاتە مەکتەب و تەنانەت یاریگا و کۆمەڵێک بابەتی تر بەڵام بەهۆی قەیرانی دارایی بڕینی بەشە بودجەی هەرێم لەلایەن بەغداوە لەو کاتەیە وەروە تەنها دابینکردنی موچە هەوڵی حکومەت بوو ئەم پرۆژانە وەستان پرۆژە وەستاوەکان کە لەسەر بودجەی پترۆدۆلار بوون تەواوەکرێنەوە
یەکێتی بەڵێندەرانی کوردستان ئەمڕۆ پێنجشەمە ڕایگەیاند حکوومەتی هەرێم بڕیاریداوە پرۆژە ڕاگیراوەکان کە لەسەر بودجەی پترۆدۆلار بوون کارکردنیاندا وەستا بوو دووبارە دەست بە کارکردنەوە بکەن 206 پرۆژە لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان کە لەلایەن 176 بەڵێندەرەوە جێبەجێ دەکرێن ماوەی 10 ساڵە کارکردنیانە وەستا هەندێکیان تەواو بوون هەندێکیان لە 100ەوە هەندێکیان لە 160 لە 130 بەڵام بە ڕێژەی جیاوازن حکوومەت بڕیاریاوە ئەم پرۆژانە لە بودجەی پترۆدۆلار بیانگوازێتەوە سەر بودجەی وەزارەتەکان وردە وردە دەست بە تەواوکردنیان بکرێت زۆرترین ئەو پرۆژانە ژەکەونە ئیدارەی سربەخۆی گەرمیان هەروەها سنووری پارێزگای سلێمان. ئەمڕۆ ڕێبازیوە لە گوندی وێڵەدەر بوو. گوندی وێڵەدەر کەمێک لە سلێمانی و دوورە لە قەتپاڵی چیایی گۆیژەیە لێوە سەرەکەوی دەچیتە ئەودی و بۆ دوکانیان و پاشان توانی بۆ سیتەک و ئەتوانێت بگەیتە ناوچەی شارباژەر. واتە لەم لاوە لەبەری خۆرئاوای باکووری خۆرئاوای سلێمانیەوە تونێلی ئەزمەر هەیە کە تۆ بەستێتەوە بە سیتەک و شارباژەر هەروە لە باکووری ڕۆژهەڵاتی سلێمانیشەوە گوندی وێڵەدەر هەیە کاتوانی لێەوە بڕۆی بەڵام ڕێگەیەکی سەخت و ناخۆشی هەموو سیارێک باسایی ناڕوە. خەڵکی گوندەکە لەگەڵ هەندێک خێرخواز واروە بە هاوکاری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەشێکی ڕێگەکان کۆنکرێت کردووە. ڕێباز لەگەڵ یەکێک لەو کەسانێکی شەکاڵێ بە هەرەوەزی دانیشتوانی گوندەکە لەگەڵ هەندێک خێرخواز 125 مەتری ڕێگاکە کە شوێنی سەخت بوون سەرکەوتنتیانە ئاسان نەبووە کۆنکرێتەکەین هەرێکە و شیشێکی بەدەستەوە هەندێک جزمیان لە پیاوە خەریکی شێلانی چیمەنتۆکەن هەروە بە شێوازێکی نائەندازیاریش خەریکن بەڵام ئەڵێن ئەم ناوچەیەکی شاخە هەر ئەوەنە تۆزە تەختی کەیت و چیمەنتۆی لە سەرداخی هەتا چەندی ساڵی تر کێشەی نابێت. بەپێی بە دوواداچوونەکانی ڕێبازیوە دووری ڕێگەکە 6 کیلۆمەترە 10 ملیار دیناری ئەوێ ئەگەر بێت و بۆ ئەودی و ببەسرێتەوە بە ڕێگەی دوکانیانەوە لە سلێمانیەوە 10 ملیار دیناری ئەوێ وەزارەتی ئاوەدانکردنەوەش تا ئێستا نەیتوانیوە ئەو پرۆژێ بخاتە بواری جێبەجێکردن بێگومان بەشێکی زۆری پێوەستە بەو قەیرانەدارایی کە لە هەرێمی کوردستانێ. پێکەوە بە هەرەوەزی بۆ چاکردنی ئەم ڕێگایە کار دەکەن بۆ ئەوەی هەم دانیشتوانی گوندەکە و هەم هاوڵاتیانیش هاتوچۆی پێدا بکەن. دانیشتوانی گوندی وێڵەدەر کە گوندەکان بە قەتپاڵی چیای گۆیژەوەیە بە دووری 3 کیلۆمەتر لە ڕۆژهەڵاتی سلێمانی لە سەرەرکی خۆیان و خێرخوازان شوێنە سەختەکانی ڕێگای گوندەکەیان کۆنکرێت دەکەن. ئەم ڕێگایە بە هیمەتی خێرخوازان و خەڵقی گوندەکە بە هەرەوەزی هەستاوین سەرەتا بە بڕینی جادەکە دوجار بە کۆنکرێتی جادەکە کەوتە ئێستا ئەیبینن لە دوامانەوە کۆمەڵی خەڵق و گەنجی جوانی گوندی وێڵەر بە یەک و یەکگرتووی دەستیان پێکردەوە بە کۆنکرێتی جادەکە هیوادارین خەڵقێکی کەش بێتە سەرخەت کۆمپانیاکان خەڵقی خێرخواز مەسافەیەکی کورتی کەمان ماوە 1000 مەترێک بۆی بتوانێت ئەمەش کۆنکرێتکە. دوای بەدواداچوونەکانی کورسات نیوز بۆ جێبەجێکردنی پرۆژەی دروستکردنی ڕێگای وێڵەدەر بۆ شارباژەر کە بە دووری 6 کیلۆمەتر سلێمانی بە شارباژەرەوە دەبەستێتەوە بەهۆی قەیرانی داراییەوە تا کاتی ئامادەکردنی ئەم راپۆرتە ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر خەرجکردنی بودجەکەی نەداوە کە زیاتر لە 10 ملیار دینارە. لە ئێستادا دانیشتوانی گوندەکە دەیانەوێت بە شێوەیەکی کاتی خۆیان ڕێگاکە چاک بکەن تا ئەو کاتەی حکوومەت ڕەزامەندی لەسەر دروستکردنی پرۆژەکە دەدات. ئینشەڵا 125 مەتر مکعب کۆنکرێت دەکەین کە بە درێژی نزیکی 250 مەتر لە جادەکە کۆنکرێت دەکرێت. ئەمەیان 100 مەتریان یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی دابین کردوین 25 مەترەکەشی خێرخوازێ بۆی دابین کردوین. پێشتریش دانیشتوانی گوندی وێڵەدەر لە سەرەرکی خۆیان و خێرخوازان چەند بەشێکی شوێنە سەختەکانیان کۆنکرێت کردووە بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن لە هەر چوار وەرزەکەدا هاتوچۆی پێدا بکەن. گوندی وێڵەدەر دەکەوێتە نێوان سلێمانی و شارباژێرەوە لە پرۆژەی کۆمپانیای نەوزادەوە کە یەکێکە لە گەڕەکەکانی سلێمانی بۆ ناو گوندەکە تەنها 3 کیلۆمەترە و قیر کراوە. لە ناو گوندەکەشەوە بۆ ڕێگەی دوکانیان لە شارباژێر 3 کیلۆمەتری دیکێ و ئەگەر لایەنە پەیوەندیدارەکان لە داهاتوێکی نزیکدا ئەو ڕێگەیە چاک بکەن ئەوا دەکرێت لە ڕۆژانی لۆد و قەرەباڵغیدا وەک جێگرەوەی تونێلی پێشڕە و سوودی لێوەربگیرێت. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی. پاسێکی
بەهای دراوەکانتان بۆ کەم لە بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان. ئەمڕۆ دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی تا ئەستێک جێگیر بوو. 200 دینار 100 دینار 150 دینار بۆ هەر 100 دۆلارێک بەرز و نزمی بەخۆبینی. هەندێک کا دەهاتە خوار 140,000 ئەچۆ 140 ڕێک بەگشتی هەر 100 دۆلارێک لە نێوان 139,750 دینار بۆ 140,250 دینارە. ڕۆژی ڕابردوش کە هەواڵی ئابووری لێرە پێشکەشکردن هەمان بەهای هەبوو، هەمان نرخیە بوو بەرامبەر بە دۆلار. بەڵام تمەنی ئێرانی لەگەڵ لیرەی سووری سەرڕایەوەی ئەمڕۆ دابەزینێکی کەمیان بەخۆبینی بوو، بەڵام ئاراستەیەکی بەرەو دابەزینی زیاتریان هەیە. واتە چەند ڕۆژێکە ئەم دوو دراوە بەرامبەر بە دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی زیاتر دابەزن. هەرچەندە دابەزینەکانیان هێواش و لەسەر خۆبێ، بەڵام گرنگەوەی ئاراستەیەکی بەرەو خوارە و نرخی نوێ و ئاستی نوێمان بۆ تۆمارەکەن. بۆ نمونە تمەن 3 مانگە و ئاستە نزمانی بەخۆی نەبینیوە کە لەم هەفتەیە بەخۆی بینی. لیرەی سووریش بە هەمان شێوە لە 15ەوە ئاستی ئاوانزمی بەخۆیەوە نەبینیوە. بەڵام ئەوی کە جێی سەرنجە یۆرۆ و پاوەنە کە ئەمڕۆ بەرامبەر بە دۆلاری ئەمریکی کەمێک بەرزبوونە بەخۆبینی. ئەوش دوای بڕیاری بانکی ئینگلترا کە بانکی ناوەندی بەریتانیایە کە نرخی سوودی بانکی 25 خاڵ دابەزان. ئەمەش تا ئاستێک وای کرد متمانەیەک بۆ ئابووری بەریتانیا بگەڕێنرێتەوە کە ڕایان وایە ئابووری ناسان بە کەمکردنەوەی سوودی بانکی لە بەریتانیا پرۆژەکان و قەرزکردن زیاترەکە، پرۆژەکانی تاکە کەسی یاخود پرۆژەوە بەرهێنان لە وڵاتە زیاتر گەشاکە، هەلی کاری زیاتر ڕخسێنێەوە، پاری زیاتر خاتە نێو ئابووری بەریتانیا. هەرچەندە لە ڕووی زانستیەوە بووە کاریگەری لەسەر داوەزینی پاوەنە وایە، بەڵام گەشتبینیەکە بۆ بژانەوەی ئابووری بەریتانیا زاڵترە بەسەر خستنە ڕووی نەختینەیی لە وڵاتە و بەهای پاوەنی بەرز کرد. ئالێرە باسێکی کۆی گشتی دراوەکانتان بۆ کەم لەگەڵ زێر کابڕۆ بەرزبوونێکی زۆر باشی بەخۆبینی. ئەوە ئەو قسەیە بوو کەمە لە مانگی 7 و 6 ژەماکەمان مانگی 8 مانگی زێر، واتە زێر لە مانگی 8 ئەگەری بەرزبوونی زۆر باشێ. دۆلار هەر 100 دۆلارێک بە دینار لە بازارەکانی سلێمانی بە 140,000 بازار داخرا. بەگشتی ئەگەر تۆ بچێ 100 دۆلار بفرۆشی لەوێ بە 139 750 800 لێ دووەربگرن، بەڵام پتێ بیکڕی بە 140 تا 140 250 لە هەندێک شوێنی جیاواز تۆ توانی کڕینی خۆت کەی بە تاک. بەڵام بە جوملە ئەگەر چەند دەفتەرێکە بێ لە بازاری ئاڵ و گۆڕیدرایی سلێمانی لە خوار 140 شەوە تا ئاستێک دەستەکەوت. سەبارەت بە پاوەن هەر 100 پاوەن 183,000 دینارە پاوەن بەرامبەر بە دۆلار بەرز بۆ بۆی دابەزینی سوودی بانکی لە ئینگلترا لە بەریتانیا کاریگەری بوو لەسەر بەرزبوونەوەی پاوەن. هەر سەبارەت بە یۆرۆیە، یۆرۆش تا ئاستێک کەمێک بەرزبوونی بەرامبەر بە دۆلار تۆمار کردەوە، بەرامبەر بە دیناریش زۆرێک لێ جێگیری هەیە بۆ جیاوازی کە دیناریش بەرامبەر بە دۆلار ئەمڕۆ بەخۆی بینی. هەر 100 یۆرۆ 160,000 دینارە. سەبارەت بە لیرەی تورکی ئەمڕۆ تا ئاستێک جێگیر بوو، بەڵام چەند ڕۆژێکی ڕابردوو و چەند هەفتەی ڕابردوو بەردەوام بوو لە دابەزین. ئەگەری دابەزینی زیاتری شێ لە ئایندا چ هەفتەی پێشوو سوودی بانکی تورکیاش لە 100 کەم کرایەوە، کاریگەری هەبوو لەسەر ئەم وەستانانی کە ئەم ڕۆژانە بەخۆی بەتایبەت ئەمڕۆ بەڵامیتر پێچە لە هەفتەکانی ترەوە ئەویش بەرەو دابەزینی زیاتر بڕوە کە 100 دۆلار 4,070 لیرە ئەکات، بە دیناریش 100 لیرەی تورکی نزیکی 3,430 دینار. سەبارەت بە تمەنی ئێرانی 100 دۆلار 9,350,000 تمەنە. لە 3 ڕۆژی ڕابردوو تا 9,400,000 دابەزی. دوێنێ بەرز بوو ئەمڕۆ جارێکتر دابەزیەوە. ئەگەری هەیە تاکو و سیوەکی مانگ ئەگەر بێت و ڕێکەوتنێک لە نێوان ئەمریکا و ئەوروپا لەگەڵ ئێران ڕوونەیە ئەوە سیستەمی ماشە یاخود سناپباک ئەچێتەوە سەر ئێران. کۆی سزانێ و دەوڵەتیەکان بە ڕووسیا و چینیشەوە خرێتەوە سەر ئێران کە و کاتە گرفتێکی گەورە بۆ ئابووری وڵاتە و سیستەمی دارایی و بانکی و تەنانەت تمەنیش رووسەکە ئەگەری هەیە لەسەر و 10 ملیۆن و 11 ملیۆن و 12 ملیۆن و تاکو و پاییز بەرەو زیاتریش بڕوات. سەبارەت بە لیرەی سووری 1 ملیۆنی بە 138,500 دینارە کڕیت. ئەم دراوە نرخەکەی لەرەی کوسان زیات بەرزترە لە ناوخۆی سووریا، بۆیە هەمیشە مەترسی و ڕسکی زۆرە. باشترە خەڵک خۆی بە دوور بکرێت لە کڕینی لیرەی سووری، چکە لەرەی کوسان بەهایەکی بەرزتیە لە ناوخۆ کەمە بە هیچ شێوەیەک تەندروست نییە و هەمیشە لەگەڵ کڕینیا و ئەگەر بێت و بۆڵگرتنی بێت ئەوە لە زەرەرێکی قورسابی. خەڵکێکی زۆر ئێمە لە تۆڕە کۆمەڵاتیەکانی بینین هێڵە 20 دەفتەر 10 دەفتەر 12 دەفتەرم لە لیرەی سووریا زەرەر کرد و ئێمە لە یەکەم ڕۆژی شەو هۆشداریمان ناوە لە 8 12 کە بە شارە سەدر و خاڵ. سەبارەت بە زێر 1 ئۆنسە زێر 3,382 دۆلار تا 3,397 دۆلاریش ئەمڕۆ بەرز بوو. یعنی ئەوەی نەما بوو بگاتە 3,400 دۆلار
کە ئاستێکی زۆر بەرزە و پێشبینێکێ زێر زیاتر بەرز بێتەوە مەبەستم بە ئۆنسە و بە دۆلارە 1 کیلۆ زێر لە بازاری جیهانی بۆ ئۆنسێ حسابێکی 108,846 دلار واتە دە دەفتەر و 8 وەرەقە و نیو سەبارەت بە لیرەی زێر لیرەی دوبەی کە 7.2 گرام ئایارە 22 بە 715 دلار 720 دلار 710 دلار بە جیازی کڕین و فرۆشتن نرخەکەی لە بازار هەیە سەبارەت بە مسقاڵیش ئایارە 21 یەک مسقال بە 665,000 یەک ئۆنسە زیویش بە 38 دلار و 24 سنت زیویش ئەمڕۆ بەرزبوونێکی باشی تۆمار کرد گەری هەیە بگاتە 40 دلار و ئاڵتونیش ئەگەری هەیە نرخی نوێمان بۆ تۆمارکە بە تایبەت لەم ساڵە نزیک بێتەوە لە 4,000 دلار ئۆنسی با باسێکی نەوتیشتان بۆ بکەم پێشڕۆی بڕۆم یەک بەرمیل نەوتی برێنت بە 67 دلار و 32 سنت هەروەها سەوارە بە نەوتی تەکساس بە 64 دلار و 80 سنت 1 میلیۆن گەرمەکە گازی سروشتیش بە 3 دلار 8 سنت کۆی گشتی تا ئەستێک لە ڕووی دینار بەرامبەر بە دلار ترسێکی وامان نەبێت ئەگەر لە 15 جارێکی تر شەپۆلێکی بەرزبوونەوەی دیناری عێراقیمانە بێ بەرامبەر بە دلار بەرەوخانەکانی 130 تەواوەتی 138 ئەگەری هەیە مەرحەبایەکی 137 سەبارەت بە زێڕیش ئەگەری هەیە زێر بەرزبوونەوەیکی زۆر باش تۆمارکە کە لە ئایندە بە تایبەت تا کۆتاییم ساڵ بەرزبوونەوەیکی زۆر باش بەخۆی بینێ زیویش بە هەماشە بۆ هیوایی کە ئابوورێکی زۆر باشتانە.